بەڵە خۆشەویستان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەدا باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکەین، ئەویش بریتیە لە بێهۆشکاری، ئەوی لە ناو خەڵکا پێوترێ بەنج. بێگومان هەر یەکێک کە تووشی نەخۆشی و گرفتێکی تەندروستیە بێت، پزیشک نەشتەرگەری بۆ ئەنووسرێ یان بەهۆی ڕووداوێکی نەخوازراوی کتوپڕەوە تووشی حاڵەتێکی جەستەیە بێت کە پێویست دەکات بەپەلە لە نەخۆشخانەکان پزیشکە بەڕێزەکان نەشتەرگەری بۆ بکەن. بێگومان مادەیەگەیە چ بە شێوەی گاز بێ یا بە شێوەی شلەمەنی بێ کە لە ڕێی دەرزیەوە یان لە ڕێگەی هەناسەدانەوە دەکرێتە خوێنەوە. بێگومان ئەم کەسە کە نەخۆشە یان کە تووشی ڕووداوێک بووە کە پێویستی بە نەشتەرگەریە بێهۆشەکرێ. جا بێهۆشی یا بێهۆشکاری چەند جۆرێکی هەیە، یعنی هەمانە بە تەواوەتی ئەو کەسە بێهۆشەکرێت بۆ ئەو چەند دقیقەی کە دکتۆرەکە پێویستی بە نەشتەرگەرێکەیە. هەیە ئەوی کە پێی ئەوترێ نیوبەنج، واتە لە ناوک بۆ خوارەوەی کەسەکە بێهۆشەکرێت، لە ناوک بۆ سەرەوەکو بڵێ ئاگای لە خۆی هەیە و بێهۆش نییە. و لە زانستا بێگومان وەکو بابەتێکی وەکو بڵێ بیرکاری نییە یەک کاتە دوو، بۆی هەیە توێژینەوەیەک ئەم ساڵ بە جۆرێ بێت، چەند ساڵێکی تر دوای توێژینەوەی تر بە جۆرێکی تر بیا، بۆیە هەڵەیەک ڕووبدا کەسێکی شارەزا ورد پسپۆر هەست بەم هەڵەیە بکە و بیدۆزێتەوە. جا ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر یاسین عەبدولکەریم پسپۆڕی بێهۆشکاری و چارەسەری ئازار لەسەر بابەتی بێهۆشکاری قسە ئەکەین بە شێوازێکی زۆر ورد و دقیق. و بەڕێزیشان هەڵەیەکی پزیشکی لە یەکێک لە مەنهەجەکانی یەکێک لە زانکۆ هەرە پێشکەوتەکانی جیهان کە کامبرێجە دۆزیوەتەوە و دوای ئەوەی پەیوەندی کردو بە زانکۆکەوە ئەوانیش بەڵێنیان پێداوە کە ئەم هەڵەیە بە فعلی وایە و چارەسەریشی بکەن و ڕاستی بکەنەوە. کاکتۆر بەخێربێت. ئەگەر بینە سەر بەنج بێهۆشکاری، با بزانین جارە سەرەتا چییە و چەند جۆری هەیە، چێ پێویستی بەوەیە کە بێهۆش بکرێت؟ بەڵێ بەنسبەت بەنجەوە تەعاان مێژۆکەی زۆر کۆنە گەڕێتەوە بۆ زیاد لە 2000 ساڵ پێش ئیستا. ئینسان دایمە بە دوای ئەوە گەڕاوە کە چارەسەرێ بدۆزێتەوە بۆ ئازار، یا لەو کاتانەی کە پێویستی بە نەشتەرگەریەک هەبوو بێت وای لێ بکە کە ئازاری نەبێ. هەڵبەتە پێش زاینیش هەندێ گوڵ و جیا بەکار هاتووە کە دوایی دەرکەوت کە ئەمانە بڵێن مادەی مخەدری تایە بەکارهاتووە، جۆرەها طریقەی تر بەکار هاتووە. بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی زانستی کە دیراسە کرابێ هەڵبەتە لە سەدەی 20 بوو کە وردەوردە لە 1940-50کانە کە هەندێک دەرمان دۆزرایەوە کە بتوانێت هۆشی ئینسانەکە نەهێڵێ، یعنی ئازارەکە ئەچێ بۆ مێشکی، بەڵام وا لە مێشکی بکەی کە بڵێن دابڕانێک هەبێت کەم ئینسانە لە هۆش خۆی بچێت و ئەم ئازارە ئەم بڵێن سگنەڵی ئازارە نەگاتە مێشکی و نەخۆشەکە هەستی پێنەکا. بڵێ زۆر باشە. چەند جۆر لە بەنج هەیە و جۆرەکان چین و چۆن بەکاردن بۆ کەسەکە؟ خۆی ئەتوانین بیکەین بە دوو بەشی سەرەکیەوە. بەشێکیان وەکو جەنابتان فەرمووتان بێهۆشکاری گشتیە کە لە ڕێگەی یا ئەو تا لە ڕێگەی دەرمانەوە ئەکرێت، بڵێن لە ڕێگەی کانولاوە نەخۆشەکە ئەخەوێنی ئەگای لە خۆی نابێ، یا لە ڕێگەی گازەوە یا ئەوش هەر ئەی خوێنێ. ئەمە جۆری یەکەمە، جۆری بڵێن بەنجی گشتیە. بەنجێکی ترمان هەیە کە نەخۆشەکە ئاگای لە خۆیەتی بەڵام هەست بە ئازار ناکە، ئەمیش ئەکرێ بە چەند بەشێکەوە. یا تا بەنجی نیوەیە بڵێن دەرزیەکە لە پشتەوە ئەکرێ، بڵێن لە حەبلی شەوکیای تر قەتعی دروستەکەی ئەم ئازارە ناچێت بۆ مێشکی نەخۆشەکە هۆشی هەیە بەڵام هەست بە ئازار ناکا. و ئێستا بڵێن زۆربەی نەشتەرگەریەکانی بەتایبەتی نەشتەرگەری مناڵبوون بۆ جۆرە بەنجا ئەکرێت و زۆر بۆ نەخۆشەکە ئەمینترە و کێشەی کەمترە. هەر لەمەشا لەم بەشەیە کە نەخۆشەکە هۆشیە ئەتوانین هەندێک جۆری تر هەیە. مەسەلەن ئەتوانی بەس دەمارێک نەخۆشی مەسەلەن نەشتەرگەریەک لە دەستیا بۆ یەکرێ، ئەتوانی ئەم دەماری کە ئازارەکە ئەگەێنێ بۆ مێشتۆ بەس ئەم دەمارە لێرە قەتعاکەی یا لە شوێنەکە کە لە سەر و شوێنی نەشتەرگەرێکەوەیە. یا ئەوە تا تۆ ئەگەر مەسەلەن نەشتەرگەریەکی بچووکێکە مەسەلەن خاڵێکە شتێکە بۆی لا ئەتوانی بەس ئەو شوێنە ناوچەی، بەڵێ شوێن ناوچەیە، یعنکەواتە یا دەمارەکە یا خۆی یا لە نیوبەنجەوە بۆیەکی ئەمانە نەخۆش هۆشیان هەیە. جۆری دومیشەوەیە کە بێهۆشکاری گشتیە و نەخۆشەکە ئەخەوێ و ئاگای لە خۆی. باش
طبعا هەموو ئەم بابەتە پزیشکیانە چونکە مادی کیمیانی بێگومان کاریگەری نەرێنیش بەجێ ئەڵن ساید ئیفێکتیان هەیە کام لەم جۆرانەی باست کرد زیاتر ساید ئیفێکتی هەیە و وەکو بڵێ هەندێک جار مەترسی بۆ سەر نەخۆشەکە دروستەکە بەڵێ بە ئەکیدی بەنجی عام ینی بێهۆشکاری گشتی ماکەکانی زیاترە بە تایبەتی لەو نەخۆشانەی کە یاخود تەمەنیان هەیە یا نەخۆشیێکی درێژخایانیان هەیە وەکو نەخۆشی دڵە شەکرەیە یا نەخۆشەکە جگەرە خۆرە یا قەڵەوە هەڵبەتە ئەمانەی کە باسم کرد ئەمانە لە هەمویان زیاتر بڵێن معڕەزن کە تووشی ماکەکانی نەشتەرگەری بن. زۆر باشە دکتۆر ڕێژەی بەنج یاخود کاریگەری بەنج بەپێی تەمەن و ڕەگەز ئەگۆڕێت ئەو ڕێژەی کە بەکاری دەهێنرێت؟ بەڵێ خۆی زۆربەی دەرمانەکان ئێمە کە ئەین بە نەخۆشەکە بەپێی کیلۆگرام ئەین یعنی چەند کیلۆیە ئێمە حسابێکین بۆ نمونە مەسەن دەرمانێکمان هەیە ئەڵێن ئەمە 1 میلیگرام بۆ هەموو کیلۆگرام ئێمە مەسەن ئەگەر نەخۆشەکە 70 کیلۆ بوو ئێمە بڵێن 70 میلیگرامی ئینە بەهاکەدا بەڵام بەنسبەت بێهۆشکاری ناوچێنی و بەنجەوە ئەمە عیلاقەی بە کیلۆگرامەوە نییە ئەمە عیلاقەی بە بڵێن باڵا جۆری نەشتەرگەرێکە و چەندێک ئەخایەنێ بەنسبەت ماکەکانەوە بەڵێ وەکو باسمان کرد طبعاً خۆی ئینسان هەموو 10 ساڵ کە 10 ساڵ ئەچێتە تەمەنەوە لە ساڵ 6 ئیشەکانی ئەندامەکانی لەشی کەم ئەبێتەوە ئەمامە لێکە کە حساباتی تر بکەین بۆ بینەکە و ماکەکان طبعاً زیاتر ئەبێ هەتا نەخۆشی زیاتر بێ هەتا بچێتە تەمەنەوە هەڵبەتە ڕووداوی نەخوازرا و زیاترە. زۆر باشە هیچ نەخۆشیێکی بمرە کەسێک نەخۆشیێکی درێژخایانی هەبێت یان نەخۆشیێکی تری هەبێت جۆرە لە جۆرەکان بڵێن ئەمە ناتوانرێت بێهۆشکاری بۆ ئەنجام بدرێت؟ بەڵێ خۆی دوو جۆرمان هەیە جۆرێکمان بەعزە نەخۆشیێکمان هەیە کە ئەتوانی چاکی بکەیتەوە بۆ نمونە نەخۆشەکە تووشی هەڵامەت تێبووە تووشی ئیلتیهابێکی سنگ بووە یاخود زەختی زۆر بەرزە یا شەکرەی زۆر بەرزە یاخود پێویستی بە تەداخولێکی جراحیە بۆ نمونە بۆریەکی دڵی گیراوە لەم کاتە تۆ ئەولەویەت دانی ئایا ئێستا نەشتەرگەرێکی بۆ بکرێ یاخود مەجال هەیە ئەم شتە چاک بکرێتەوە دوایی نەشتەرگەری بۆ کرێ خۆی هەدەفی ئێمە لە کردنی نەشتەرگەری یا دواخستنی نەشتەرگەری ئەوەیە نەخۆشەکە لە باشترین حاڵەتی جەستەیی هەبێ بۆ نمونە ئەگەر وتمان ئیلتیهابێکی سنگی هەیە هەوکردنێکی هەیە ئەبێم هەوکردنە چاکەین 2-3 هەفتەیەوێ ئەنجا نەشتەرگەرێکی بۆ بکەین بۆ نمونە ئەگەر پەستانی خوێنی بەرزە ئەبێ دەرمانی بۆ دانین ئەمیش تقریبان 4 هەفتەیەکی ئەوێ ئەنجا نەشتەرگەری بۆ شەکرەی بەرزە بە هەمان شێوە بۆری دڵی گیراوە ئەبێ بینێرین بۆ پزیشکێکی دڵ ئەو کاتە ئەو بۆریە بەربیرێ ئەنجا نەشتەرگەرێکی بۆ لەبەرەوە ئەولەویەت بۆ دڵەکەی یەکەم جار پێشەوەی نەشتەرگەرێکە طبعاً ئەمانی کە من باسیەکەم بەنسبەت نەشتەرگەری ساردەوەیە بەڵام نەشتەرگەری کتوپڕمان هەیە مەسەلەن حادیسەیەکە فیشەکە تەقینەوەی هەشتێکە ئەم زەلامە ئەبێت لەویاتۆ لە ماوەی چەند دقەیەک یا چەند کاژمێرێکی کەمان نەشتەرگەرێکی بۆ بکەین ئەمایان مەجالی تیانی ئەبێ بۆی بکەین بەڵام بەنسبەت نەشتەرگەری ساردەوە ئەبێ نەخۆشەکەمان وا لێ بکەین لە باشترین حاڵەتی فسیۆلۆجی خۆیان بێ ئەنجا نەشتەرگەرێکی بۆ بکەین. باش کاکتۆر هیچ کەسێک هەیە دەرمانی بێهۆشکاری کاری تیانەکە و ینی وەکو بڵێ بەنج نەیگرێ ینی یان ئەو کەسانە چێن بە درەنگ بەنج ئەیانگرێ یان هەر نانگرێ بۆ نمونە خواردنی هەندێک گژوجیا یان خواردنی زۆری کافاینەکان خواردنەوە کافاینەکان ئایا ئەمانە ڕۆڵ و کاریگەریانە یان جستی هەندێک مرۆڤ وایە لەوە چێ بێهۆشکاری نەیگرێ یا زۆر درەنگ بیگرێ؟ بەڵێ خۆی کەس نییە لە دنیاە بێهۆشکاری نەیگرێ بەڵام فەرقەکە لە بینی ئەو کەمیەی کە پێویستە بۆ یەکێکی تر ئێستا بەپێی ئەو دیراسانەی کە کراوە ستەدیانەی کە کراوە مەسەلەن ئەوانەی کە ڕەنگی پێست و قژیان سوورە تاوان لای ئێمە کەمن مەسەن لە بریتانیا لەوانەیە زۆرکە ئەمانە پێویستیان بە جورعەیەکی زیاترە یعنی ئەگەر مەسەلەن بۆ نمونە من یا جەنابەت پێویستمان بە 1 میلیگرام بۆ هەر کیلۆگرامێ بێ ئەو لاواچی پێویستی بە 1.5 بێ بەڵام ئەوە نییە کەس نییە لە دنیاە بەنج نەیگرێ هەموو کەس ئەیگرێ بەڵام یەکێ بۆ یەکی فەرقەکە یەکێکی تر لەو شتانی کە پێویستی بە جورعەیەکی زیاترە ئەوانەی کە هەنێ دەرمان یاخود جگەرە خۆر پێویستی بە جورعەیەکی زیاترە و ماکەکانیشی زیاترە ئەوانەی کە مادە کحوولەکانە خۆن ئەوانەشە پێویستیان بە جورعەیەکی زیاترە ئەوانەی کە بڵێن ئالوودەن بە مادە هینەکانەوە بێهۆشکارەکانەوە وەکو مەسەلەن
ئەوانەی دەرمان ئەخۆن ئەمانش پێویستیان بە جورعەیەکی زیاترە، ئەوانەی کە تایان هەیە پێویستیان بە جورعەیەکی زیاترە، ئەوانەی کە غودەی سامیان هەیە پێویستیان بە جورعەیەکی زیاترە، بەڵام کەس نییە بەنج نەیگرێ، بەڵام لە یەکێ بۆ یەکێ فەرقەکە و بەعکسیشەوە مەسەلەن ئەگەر یەکێ غودەی تەمەڵی هەبێ ئەوە تۆ لە بەعزە دەرمانێکە ئەبێ جورعەکەی بۆ کەم کەیتەوە، کاتە لە بەعزێکا بێ کەمی کەیتەوە لە بەعزێکا بێ زیای کەیتەوە، بەڵام هەموو کەسێک ئەتوانی بنجکە. کەواتە پزیشکی بێهۆشکار کاتێک نەخۆشەگێتە لای هەموو فەحس و فحوساتێکی بۆ ئەکات و ئەبێ ئاگاداری تەندروستی بێ بەوردی بزانێت چی هەیە چی نەبووی کە ئەو شێوازانی باست کرد بڕیاری لێ بەوایە. بەڵێ خۆی هەدەفەکەی ئێمە لە بینینە نەخۆش پێش نەشتەرگەری خۆشبەختانەوە نزیکی 10 ساڵە بێ نەخۆش پێش نەشتەرگەری ئەبینرێ بۆ ئەوەیە تۆ بزانانی ئەم حاڵەتانی کە باسم کرد چی هەیە و چی نییە و چی هەیە بتوانین چاکیکەین بۆ ئەوەی کە کەمترین ماکی نەشتەرگەری و بێهۆشکاری ڕووبدات و بەپێی ئەو حاڵەتانی کە جەنابە باسی کرد ئێمە جورعەی دەرمان و جۆری بێهۆشکارەکە هەڵبژێرین بۆی باشترین شێوە لە سەلامەتی نەخۆشەکەیە بێت و کەمترین ماک ڕووبەستە. حکومان پێش نەشتەرگەری کۆمەڵی ڕێنمایی هەیە کە دکتۆر بە کەسەکەی ئەنجامی باچلەوەی کە گەدەی خاڵی بەیان ئینسایدەکان نەخوا بۆی خوێنی ڕوون نەبێتەوە پێش ئەوەی کەسێک بێهۆشکاری بۆ ئەنجام بدرێت ڕێنمایی ئێوەی پزیشک چییە بۆ ئەو کەسە و پێویستە چی بکات؟ بەڵێ بەنسبەت ڕێنمایە گشتەکان ئەوەیە نەخۆشەکە ئەبێت چەند کاتژمێرێک پێش نەشتەرگەریەکە نان نەخوا، چەند کاتژمێرێکی کەم پێش نەشتەرگەریەکە شلەمەنی نەخوا، ئەمە ئینی گشتیە بڵێن ڕێنمایی گشتیە. ڕێنمایی تایبەتیش هەیە جا پێش ڕێنماییتەوە لەسەر ئەو بابوەستین بۆ نان نەخوا بۆ شلەمەنی نەخوا. بەڵێ ئەوە پرسیارە بجدی. بەڵێ بۆ نان نەخوا لەبەرەوەی ئێمە خۆی ئینسان خواوای دروست کردووە کە هەچ شتێ بچێتە لەشەوە ئەگەر زەرەری هەبێ بۆ ئینسانەکە ئەو ئینسانە دەری ئەکا لە لەشی. بۆ نمونە تۆ ئاوە خۆیت تۆزێ ئەپەڕێتە قورتەوە دەسەکەی بە کۆکە، خواردنی ئەپەڕێتە قورتەوە دەسەکەی بە کۆکە، پژمە و هەیە کۆکە و هەیە، ئەمانە هەمووی جێشی دیفاع نەمەخوای گەورە بۆ لەشی ئینسانی دروست کرۆ بۆی بیپارێزێ لە هەر زەرەرێ. بەڵام لە کاتی بەنجی گشتیە ئەم دیفاعانە نامێنێ، ئەم بەنجەی کە ئین بە نەخۆشەکە ئێمە ئەو دیفاعانە سەرکوتەکە بۆ کاتێکی معەن چەند سەعاتێ. ئەگەر مەعیدەی ئەم نەخۆشە پڕ بێ لە خواردن لەو کاتەیە نەخۆشەکە لەوانێ ئەو خواردنە بهێنێتەوە کە هێنایەوە لەبەرە مۆسی لێ دیفاعانەی نەماوە ئەم خواردنە ئەچێتە ناو بۆری هەناسەیەوە کە چۆ ناو بۆری هەناسەیەوە ئیتر وردە ئۆکسسیژینی دا ئابەزێ و نەخۆشەکە و بۆیە بخنچێت و لەوانەیە نەخۆشەکەمان لە دەست بڵێ ڕێنما تایبەتەکان علاقی بۆ هەیە ئەم نەخۆشە هیچ نەخۆشیشی هەیە هیچ دەرمانێک وەرەگرێ وەکو جەنابە فەرموو مەسەلەن ئەوانەی کە دەرمان وەرەگرن وەکو مەسەن بەعزە دەرمانی وەرەگەی بۆی کە خوێنی نەمەیە وەکو ئەسپرین و کلۆپی دەگڕڵ و ئەمانە ئەبێ ئێمە تەنزیمی ئەم دەرمانانەی بکەین پێڵی مەسەلەن ئەم دەرمانە ئەوەنە پێش نەشتەرگەری ئەوەنە ڕۆژ پێش نەشتەرگەرەکە بیوەستێنە مەسەلەن حەبی پەستانی خوێنی هەیە پێی ئەڵێ ئەم جورعەیەکەمە زیایکە یاخود حەبێکی تری بۆ ئیزافە ئەکەی یاخود مەسەلەن هەوکردنێکی هەیە لە شوێنێکا تۆ عیلاجی هەوکردناکەی یاخود ئەگەر پێویستە بۆ بوو پرسیار لە پزیشکێکی اختصاصی ترکەی بۆ نمونە پێویستم بۆیە من ڕەئی پزیشکێکی دڵ وەرگرم ڕەئی پزیشکێکی خوێن وەرگرم ئەو کاتە ئەینێرم بۆ ئەو ینی ڕێنمایە گشتەکان هەیە و ڕێنمایی تایبەت هەیە بەپێی حاڵەتی نەخۆشەکە پێویستم بە چی هەیە بۆ ئەم نەخۆشە تایبەتیە یا ئەم نەخۆشە تایبەتە بۆ ئەی بۆی بکەم. زۆر باشە تا چەند پشودان و خەوتنێکی باش و ئارام بەلانی کەمەوە 8 سەعات پێش ئەو بەنجەکە بێهۆشکارێکە وەربگرێت تا چەند ئەمە بۆ ئەو کەسێک کە ئامادە ئەکرێت بۆ نەشتەرگەری گرنگە پشوبات و خەوێکی باشی هەبێت پێشتر خۆی بە شێوەیەکی گشتی خەو زۆر زەرورە بۆ ئینسان بەپێی ئەو دراسانەی کە کراوە ینی خەو ینی دەگەر دوو ئینسان بێنی یەکیشیان نەهێڵی بخەوێ یەکیشیان خواردنی نەیتێ ئەو ئینسانەی کە نایڵی بخەوێ پێشتر ئەمرێ وەک لەو جەلامەی کە خواردنی نایێت کەواتە خەو لە خواردن زەڕورترە و لەشی ئینسانیش وا دروست کراوە ڕتمێکی هەیە ئەلبەتە ئەبێتەوە لە دەیشەوە بەلایانی کەمەوە لە دەیشەوە هەتا 4 بۆ 6 بەیانی بخەوی ئەم فترەیە هی خەوە ئیسراحەتە ئەمە ئەگەر تۆ هەچ خەلەلێکە هەبێ لەم فترەیە
تأثیر لە هۆرمۆناتی ئەو ڕۆژە دەکات لەبەرەوەی تۆ بەیانیان کە هەڵەسی زۆرترین ڕێژەی ستیرۆید هەیە زۆرترین نەشاط و تاقە و هەیە بەیانیان زوو مێشکە زیاتر شدوەرە ئەگرێ هەڵبەتە نەخۆشەکان کە ئامادە ئەکرێت بۆ نەشتەرگەری سترێسی زۆریان هەیە ترسیان هەیە لە نەشتەرگەری ترسیان هەیە لە مردن ترسیان هەیە لە ماکەکان ترسیان هەیە لەوەی کۆنتترۆڵی خۆیان لە دەست بن هەندێک قسە و هەندێک ئەسرار بڵێ دوای نەشتەرگەری لەبەرەوە ئەمە قەلەقیە دروستەکە زۆربەی نەخۆشەکان عادەتەن ئەو شەوە باش ناخەون هە لەبەرەوەی ئێمە زۆربەی و نەخۆشانە شەوی پێش نەشتەرگەرێکە حەبێکی مهدئیان ئەینێ ئەڵێن ئەم حەبە بخۆ یاخود چەند سعاتی پێش نەشتەرگەرێکە یا ئەو شەوەی پێش نەشتەرگەرێکە بیخۆ بۆ ئەیکە ئەو قەلەقی نەمێنێت و بە شێوەیەکی ئارام بێتە ناو هەڵی نەشتەرگەری باش ئەو کەسانێک کە جگەرە کێشن هیچ ڕێنمایەکی تایبەت هەیە بۆ کەسانە پێشەوەی کە بێهۆشکاریان بۆ بکرێت بەڵێ جگەرەیەکێکە لە هەرە کێشە سەرکیەکان و یەکێکە لە هەرە ئەو شتانەی کە زۆرترین زەرەر لە نەخۆشایەت و زۆرترین زەرەر لە نەتیجەی عملیاتەکە ئەیە بەداخەوە یەکێکە ئالوودە بوو بەجگەرە ناتوانانی بە ئاسانی وای لێ بکەی کە تەرکیب بکە لەبەرەوە هەندێک ئەو بەپێی ئەو ستەدیانە و دەراسانی کە لە ئەوروپا و ئەمریکا کراوە چەند ڕێنماییەکیان داناوە سێ زۆر ڕێنماییان داناوە یەکیشیان ئەوەیە کە ئەڵێ باشترین حەل ئەوەیە تۆ نەخۆشەکە و مەسەلەن 6 مانگ پێشەوە جگەرە نەخوا ئەمە زۆر قورسە زەلا جگەرە خۆر ناتوانێت 6 مانگ نەیخوا ڕێنمایەکی تریان داناوە کە ئەڵێ 3 هەفتە نەیخوا 3 هەفتە ئەمەشیان هەر قورسە ئەخیر ڕێنمایی کە دایان ناوە ئەزانن لەبەرەوەی کە ئەم جگەرە خۆر ناتوانێت جگەرە نەخوا و نەشتەرگەرێشی بۆ بکرێ ئەڵێ بەلایەنی کەمەوە ئەبێ 12 سەعات پێش نەشتەرگەرێکە جگەرە نەخوا بە شەرتێ التیهابی سنگی نەبێ هەوکردنی سنگی نەبێ ئەگەر هەوکردنی سنگی هەبێ نابێت نەشتەرگەرێکی بۆ بکەیت ئەگەر هەوکردنی سنگی نەبوو ئەبێ بەلایەنی کەمەوە 12 کاتژمێر پێش نەشتەرگەرێکە جگەرە نەخوا بۆچی نەیخوا لەبەرەوەی کە مادەی یەکەم ئۆکسیدی کاربۆنمان هەیە ئەم یەکەم ئۆکسیدی کاربۆنە لە خوێنە ئەمێنێتەوە بۆ چەند کاتژمێرێک لەبەرەوە ئەبێ بەلایەنی کەمەوە 12 کاتژمێر پێش نەشتەرگەرێکە جگەرە نەخوا لەبەرەوەی کە ئەوانەی کە جگەرە خۆرن خۆیان ئاگایان لە خۆیان نییە لە دوای عملیات چیان لێت لە کاتی کە و کاتێک کە بڵێن بەنج بەری ئەو تەنان لە کاتی بەنجە شین ئەبنەوە ئەکۆکن بۆری هەناسایان تەسکە بێتەوە تەنانەت لە چاکبوونەوەی برینیشیانە کێشیان هەیە ئەم ڕێنمایانە بۆ نێرگەلە کێش و بەی کێشش هەماشتە بەڵێ بەنسبەت نێرگەلە و نێرگەلە لە جگەرە خراپترە یعنی تۆ ئەگەر دانشی یەک سێشن بڵێن یەک نێرگەلەکە بخۆی زۆر لە پاکەتێ جگەرە زیاترە لەبەرەوە نێرگەلە خراپترە لە جگەرە بەنسبەت ڤەیپەوە ڤەیپیش هەندسان خراپە بەڵام هەچەنە تازەیە یعنی ئێستش هەر لە هینا دیراسی لەسەر ئەکرێ دیراسە هەیە لە گوایە تووشی فطر ئەبێ لە ناو سیەکانیە تووشی فطریاتە بێ التیهابی فطریات لە ناو سیەکانیە فەرقێکی لەوایە بڵین لە جگەرەیە تۆ قەتران و نیکۆتین قەتران مادە ڕەشەکەیە نیکۆتینی زۆر ئەگری لەما لە ڤەیپەکەیە گوایە قەترانی تیانە بەس نیکۆتینەکەیە طبعا نیکۆتینەکەش هەر بۆ دڵ هەمیسان خراپ زۆر باشە بینە سەر پرسیارێکی کەسی تایبەت بە جەناب تۆ کە ئەوجی شانازیە دکتۆرێکی گەنجی کورد هەڵەیەکی پزیشکی لە پرۆگرامی خوێندنی یەکێک لە زانکۆ هەرە وەکو بڵێ معتەبەر و ناسراوەکانی جیان بگرێت من حەزەکەم لەسەر ئەو بابەتە خۆت وردەکاریم بۆ باسکەیت بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئێمە بڵێن بەهۆی ئەوەی کە بە بەردەوامی لەگەڵ پزیشکە گەنجەکانمانە ئەبێت محازەرە حازرکەین ئەو هەموو پێنجشەمەیە پێنجشەمە پێنجشەمەیە کۆبوونەوەیەکمان هەیە باسی بابەتێکی زانستی ئەکەین لەبەرەوە ئێمە ئەبێت دایمە ئەپدەیت بین و دایمە کتێب بخوێنینەوە ئەوەی ڕاستی بێ من لە کاتی خوێندنەوەی یەکێ لە بابەتەکانە کە عیلاقەی بە ئینەوە هەیە لە کاتی کۆڕۆناکە ئەگەر بزانن شتێکە وەکو جلگرەیە بەڵێ ئێکی بە پەنجەتەوە ئەمە ڕێژەی ئۆکسیژین و لێدانی دڵ ئەپێوێ ئەو مۆزوعە ئەخوێنەوە کە خوێنمەوە هەستم کرد هەڵەیەکی تایە ئەوەی ڕاستی بێت طبعا ئەم کتێبە زانکۆی کامبرج دەری کردووە زانم زانکۆی کامبرج یەکێکە لە زانکۆ هەرە معتەبەرەکانی جیهان لە ڕانکی زانکۆکانی جیهانە هەشتەمە و قەینا هەشتەمە بەڵام ئێمە وەکو بڵێن
دکتۆر وەکو خوێندکاری کۆلێژی پزیشکی ئێمە سێ زانکۆ هەیە کە زۆر اعتیباری بۆکەیت لە عالەمە یەکیان هاروەردە لە ئەمریکا دوانەی تر ئۆکسفۆرد و کامبرج یعنی لە سێ زانکۆ موهیمەکانی جیهانەکە زۆرترین کتێبی پزیشکی دەرکا و زانکۆیەکی زۆر معتەبەرە و کتێبەکانی لەسەر ئاستی هەموو جیهان ئەخوێنرێتەوە و ئەم کتێبەی کە من خوێنمەوە لە ڕاستیە خۆی بۆ خوێندکاری دکتۆرا دانراوە دکتۆرایەکە لە بریتانیا ئیهێنیت و لە هەموو عالەمە توانی ئیشی پێ بکەیت و معتەرەفە پێڵێن FRCS شەهادەکە ئەم کتێبە کە دانراوە بۆ خوێندکاری دکتۆرا خوێندکاری FRCS دانراوە من کە بابەتەکەم خوێنەوە هەستم کرد لە میکانزمی ئیشکردنی ئەم جیهازە خۆی میکانزمەکەی معقدە بەڵام ئەگەر یەک نەبزەی بەسیط بم لەسەر ئیشکردنەکەی خۆی ئەم جیهازە دوو جۆر تیشک ئەنێرێ تیشکی سوور ئەنێرێ باش کە درێژی شەپۆلەکەی 660 نانۆمەترە شەپۆلێکی تر لە خوار سوورەوە ئەنێرێکە 940 نانۆمەترە طبعا ئەمەی کە سوورە ئۆکسجینەکە ئەپێوێ ئەمەی کە خوار سوورە ئەو هیمۆگلۆبینە ئەپێوێ کە ئۆکسجینی لەگەڵانەیە بە فەرقی بینی ئەم دوانە ئەزانێ ئۆکسجینی ئەم پەنجەیە چەنە لە باسکردنی میکانزمی ئەم تیشکردنە غەڵەتەکە لێرایە ئەم پێچوانەوە باسی ئەو میکانزمەکە ئیتر ئەوەی ڕاستی بێ من کە خوێنمەوە یەکەم جار شکم لە خۆم کرد تۆ شک ناکەی لە کتێبێکی زانکۆیەکی شک لە زانیارەکانی خۆت بەڵێ شک لە زانیارەکانی خۆتەکەی چوم کتێبێکی ترم هێنا هەر لە زانکۆی کامبرج بوو سیرم کرد هەڵەیە ئەم کتێبیان چوم کتێبێکی زانکۆی ئۆکسفۆردم هێنا خوێنمەوە سیرەکەم ئەمە هەڵەیە لە گوگل سێرچم کرد هەنێ سایتمان هەیە ئێمە سایتی پزیشکیە سەیرم کرد بزەبەت هەڵەیە ئیتر ئەوەی ڕاستی بێ من ئیمێڵێکم بۆ گەڕام بە دوای ئیمێڵی زانکۆی کامبرجە ئیمێڵەکەم دۆزیەوە ئیمێڵەکم بۆ ناردن خۆشبەختانە دوای هەفتەیەک طبعاً وەکو چۆن شەریکات بەشی ڕاژی بەشداربوانیان هەیە ئەوانیش بەشی ڕاژی بەشداربوانیان هەیە پێڵەن کەستمەر سەرڤیس جوابی یامەوە وتی ئێمە ئیمێڵەکەتمان ناردووە بۆ بەشی بە دواداچوونەوە بە داداچوونەوەی تێکستەکان ئیتر ئەوە بوو دوای فترەیەک بەشی بە دواداچوونەوە جوابی بەشی ڕاژی بەشداربوانیان نابووەوە وتویان بەڵێ ئەم شتە هەڵەیە ئێمە ئەینێرین بۆ مؤەلیفەکە بۆ ئەوەی کە چاکیکە بەڵێ پاژماوەیەکی تر ئیمێڵێکی دوای 11 ڕۆژ لەمە ئیمێڵێکی تران بۆ ناتن وتیان بەڵێ ئێمە تەکیدەکەینەوە کە ئەو هەڵەی کە جەنابە دۆزیوتێتەوە هەڵەیە و لەم چاپەی تازەی کتێبەکە لە چاپی تازەی کتێبەکە ئێمە ڕێکی ئەەکەینەوە لەسەرخۆشتی گرنگەوە ڕاست هیچ کاریگەرێکی خراپی هەیە ئەگەر بم هەڵەیە هەر بەردەوام بووە کاریگەرێکە بڵێن لەسەر ژیانی مرۆڤ نییە بەڵام کاریگەرەکە لەسەر خوێندکارانە ئەو خوێندکارانەی کە لەسەر ئاستی جانچکە سەدەها هەزار خوێندکاری دکتۆرا ئەمە ئەخوێنێتەوە ئەمە کاریگەرێکی خراپی لەسەر ئەم خوێندکارە و لەوانە ینی نمرەی تاقیکردنەوەکەی زۆر باش ئەمە کاتمان نەما بەزم یەک پرسیار بە زەڕور زانم بە کورتی وەڵام بیتەوە لە قسەکان شە باست کرد مەرجە هەموو کەس کە بێهۆش ئەکرێ دوایی کە وردە بەنجەکە خاوی ئەکاتەوە و ڕێنە بکە و قسە بکە و زانیاریەکانی خۆی نهێنەکانی خۆی بدرکێنێ مەرجە یا چێن ئەوانی کە تووشی ئەما بن خۆی ئستا شتە بووە بە باو لای خەڵک کە هەموو نەخۆشێ ئەبێ و ڕێنە بکە نەخێرەوە وانە ئەوە تەنها یەک زۆر دەرمانمان هەیە ئەگەر جاران بڵین بە تەنیا بدایە بە نەخۆش و ڕێنەی ئەکرد خۆشبەختانە ئێستا ئەم دەرمانە کەمتر بەکارێت و لەگەڵ دەرمانی ترا بەکارێت و ئێستا نسبەی ئەوانەی کە بڵێن و ڕێنە ئەکەن زۆر کەمە ئەتوانم بڵێم لە سادە کەمترە ئەوانەی کەواتە ئەوانی کە نهێنیان هەیە چوونە لای پزیشکی بێشکار دڵنیا بنە بڵێن ئەو دەرمانەمان بە تەنیا بۆ بەکارنوێنە بۆی کە نهێنیەکانیان ئاشکران نەکەن بەڵێ ئێمە ڕۆژانە حاڵەتەمان تووشە بێ کە نەخۆش ئەومان بۆڵە تەوانەمە سەرڕی مهنەیە ئێمە ئەبێت کە نەخۆشەکە بە دکتۆرەکەی و دکتۆرەکە بە شێوەیەک بۆی بکات کە ئەو ڕێنە نەکات یا نەخۆشمانەیە مەسەن ئەڵێ مەمنێرنە دەرەوە تاکو بە تەواوی هۆشمێتەوە ئێمە ئەوەی لەگەڵا ئەکەین یعنی ئێمە مافی نەخۆشەوە بەڵێ ئەو مافی نەخۆشە بۆی تووشی کێشن زۆر بەڕێز دکتۆر یاسین عەبدولکەریم پسپۆڕی بێهۆشکاری و چارەسەری ئازار سوپاس بۆی کە لەم تەوەرێ لەگەڵمان بوو سەرکەوتوو